لە سەرەتای سەردانەکەیدا بۆ عێراق پاپا فرانسیس باسی لە ڕەوشی ئەو وڵاتە کرد. لە دەیان ساڵی ڕابردوودا عێراق دووچاری مەینەتی هاتووە بەهۆی کاریگەری شەڕەوێرانکارەکان و بەڵای تیرۆریزم و قەیرانی تایەفەگەریەوە کە ڕێگە بە پێکەوە ژیانی ئاشتیانەی نێوان نەژاد و ئاین و کللتور و بیرکردنەوە جیاوازەکان نادات. ئەمانە هەمووی مەرگ و وێرانی و خاپورکردنی بە دوای خۆی داهێناوە. پاپا قوربانیدانی ئێزیدیەکانی بەرز نرخاند و جەختیشی لەوە کردەوە لەسەر جیاوازی ئاینی کراونەتە قوربانی. لە نێو هەموو قوربانیەکاندا بیر لە ئێزیدیەکان دەکەمەوە قوربانی بێتاوان کە بە درڕندایەتێکی بێمانە ژیانیان لێسەندرایەوە و بەهۆی جیاوازی ئاینەکەیانەوە کوژان و ناسنامە و مانەوەشیان کەوتە بەرمەترسیەوە. شەڕ و ئاشوب و بەرژەوەندی تەسکی حیزبایەتی بەشێکی تری وتارەکەی پاپا فرانسیس بوو. هیوادارین چەکەکان بێدەنگ بکرێن، هیوادارین سنوورێک بۆ بڵاوبوونەوەی چەک دابنرێت، هیوادارین بەرژەوەندی حیزبایەتی ڕابگیرێت و هەروەها ئەو بەرژەوەندێ دەرەشیانەش کە لەگەڵ دانیشتوانی خۆجەییدا نین، هیوادارین دەنگی بنیادنەرانە و ئاشتی خوازەران ببیسترێت، دەنگی خەڵکی هەژار و ژنان و پیاوان کە دەیانەوێت بە ئاشتیانە بژین و کار و نوێژ و نزای خۆیان بکەن. پاپا ئاینەکان بە سەرچاوەی ئاشتیدا دەنێت و داواش دەکا کە ئاین بۆ خراپەکاری بەکارنێنرێ. ئاین وەک سروشتی خۆی دەبێت لە خزمەت ئاشتی و برایەتی دابێت، نابێت ناوی پەروەردگار بەکار بهێنرێت بۆ ڕەواییدان بە کوشتن و دوورخستنەوە و تیرۆریزم و سەرکوتکردن. پاپا فرانسیس وەڵامی ئەو ڕەخنانەش دەداتەوە کە لە ناو کڵێسای کاسۆلیکدا لی دەگیرێت. ئێوەش ئاگادارن لەوەی هەندێک لەوانی ڕەخنە دەگرن دەڵێن پاپا ئازایەتی نییە یان هەڵەشەیە و شتی پێچەوانی کڵێسای کاسۆلیک دەکات و دەڵێن هەرتەنها یەک هەنگاوی ماوە بگاتە بیدعا. ئەمانە هەنگاوی مەترسیدارن، بەڵام ئەم جۆرە بڕیاردانە هەمیشە پێویستی بە نوێژ و نزا و گوتار و داواکردنی ئامۆژگاری و بیرکردنەوە هەیە، نەک خواستێکی کاتی. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. تەوری بەرنامەی ئەم هەفتەی چاوی واشنگتن تەرخان دەکەین بۆ شرۆڤەکردنی سەردانەکەی پاپا بۆ عێراق. بۆ ئەو مەبەستەش میوانداری دکتۆر ئەحمەدی مەلا نووسەر و مامۆستای زانکۆ دەکەین لە ئیسپانیاوە. دکتۆر سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت. یەکە پرسیاریشم ئەوەیە، ئەلبەتە لە نێوەندی کۆمەڵێ نیگەرانیدا پاپا سەردانەکەی خۆی کرد بۆ عێراق، نیگەرانی ئاسایشی هەروەها نیگەرانی سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆناش. جا پرسیارەکە لەوەدایە وەکو خۆت دەزانیانی گرنگیەشی زۆر درا بە سەردانەکەی پاپا و زۆر بە گرنگتریشەوە باسی دەکرا. چ شتێک بووهی لە پاپا کرد ئەم سەردانە لەم کاتەدا بۆ عێراق بکە؟ بە بۆچوونی من سەرەتا زۆر سوپاستان دەکەم، سوپاس بۆ جۆگر و بۆ بینەراتان. بەڕاستی سەردانەکە سەردانێک یعنی ئەهەمیەتێکی ڕەمزی هەیە دەستپێک. بە پلەی یەکەم پاپا دەچێت سەر لە کریستیانەکانی عێراق بدا، چونکە بە پلەی یەکەم بوونە قوربانی دەوڵەتی ئیسلامی. ڕاستیەکەشی ئەم سەردانە خەونی ژانپۆلی دووەمیش بوو، بەڵام ئەنجام نەدا. دەبێ ئاماژە بۆ ئەوەش بکرێت کە ژمارەی کاسۆلیکەکان ئەمڕۆ لە دنیاە لە بەرزبوونەوەدایە، ڕەنگ بێجێ سەر سوورمانش بێ. بە پێی ئاماری 2016 ملیارێک و 300,000 کاسۆلیک هەن. ئەم ژمارە لە بەرزبوونەوەدایە وەکو وتم، هەر لە هەمان ساڵ نزیکەی 14 ملیۆن کاسۆلیک زیادی کردو. ئەمە ژوا دەکات کە پاپا سەردانەکانی بۆ دنیا چڕ بکاتەوە و هەروەها عێراقیش وەکو چۆن لە بەرنامەی پێشودا هەبووە بە بێگومانیش ئەم بەرنامە ڕێژیە هەڵبەتە پێشتر کراوە، ئیتر کەوتە ئەم فترەیە. بەڵێ تەحەدایەکیشە بۆ ظروفی بارودۆخی عێراق بە گشتی کۆرۆنا لەلایەکەوە سەرهەڵدانی داعش لایەکی ترەوە، چالاک بوونی میلیشیاکانی حەزبی شەعبیش لەلایەکی ترەوە. بەڵێ کاک ئەحمەد، بۆ خۆت دەزانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا
ستایشێکی زۆری سەردانەکەی پاپای کرد و زۆر بە گرنگیش ناودێری کرد. ئەکرێ ئەمەوان لێک بدرێتەوە کە بگوترێ پاپا یا هەڵوێستەکانی پاپا جۆرێکە لە ڕنگدانەوەی ئەو بەهایانەی کە وڵاتە پێشکەوتوەکانی ڕۆژاوا بە تایبەتی لە بواری دیموکراسیدا، ینی ئەمە ڕنگدانەوە بێ بۆ ئەوە بەبێ گومان ئەگەر بێت و ئێمە تەمەشای مێژووی سەرهەڵدانی دیموکراسیت بکەین لە ڕۆژاوا، هەڵبەتە دیموکراسیت لە ناو جیهانی مەسیحیەتەوە سەرەوە لە قۆناغی رێنێسانس لە سەدەی 16 هەر ئەکتەرە ئاینیەکان بوون کە خوێندنەوەیەکی تریان هەیە بۆ کلێسا و دەیانەوێت چاکسازی بکەن لەو بوارەدا و مێتۆدی کلێسای کاتۆلیکی ڕۆما ڕەت بکەنەوە لەبارەی پەیوەندی مرۆڤ و خوددا، لەبارەی تێکڕای ئەو هەڵسو و کەوتانێکی کلێسا ئەنجامی دەدا وەک پسولەی لێبردن و محکەمەکانی تەفتیش و ڕاوەکردنی ئینجیل لە پێناو بەرژەوەندی کلێسا پێداچوونەوەیەکی تەواوی بۆ دەکەن. بۆیە تاکو ئێستا دەبینین پەیوەندیەکی ئاهەنگیەک هەیە لە نێوان دنیای مەسیحیەت و ئەو دیموکراسیەی کە ئیمڕۆ بەرقەرار. بێگومان سیاسەت دەیەوێ سوود لە کلێسا ببینێ بۆ بەرژەوەندی خۆی و ئەم سوود وەرگرتنەش دەگەڕێتەوە بۆ قۆناغەکانی مێژووی کۆنیش ئەو دەمەی کە پاشایەک دەبوو بە پاشا دەبوایە مبارەکەی کلێسایی وەربگرێت تاوەکو تاز بخرێتە سەری. دەسەڵاتی ڕوحی و دەسەڵاتی مادی لە هەمان کاتیشە هاوتەری بن لە بەڕێوەبردننی زۆربەی ئیمپراتۆرەکان و تەنانەت زۆربەی لە وڵاتانی ئەمڕۆی دنیادا. جاکردنەوەی دەسەڵاتی کلێسا لە دەسەڵاتی نوێدا لە مۆدرنە بەسەرەوە ئەم پەیوەندێ دەچێتە قۆناغێکی ترەوە بەو مەبەستەی ینی بەو پێیەی کەوا کلێسا قسەی سیاسی تەواوی نییە، بەڵکو قسە دەدرێتە حکومڕانان و ئەوانی کەوا سیاسەتی زروفی بەوا بڵێین بابەتی شەنوکە و دەکەن و هەڵدەسەنجێن و ئیشی لەسەر دەکەن. بەڵام لە هەمان کاتیشا لە ساڵی 1970 ژان پۆلی دوو سەردانی پۆلۆنیا دەکات. ئەم سەردانە بێگومان سەردانێکی سیاسی بوو و دەچێتە پاڵ یا با بڵێن پشتگیری لە نەقابەی سۆلیدارنۆسک دەکات، چونکە وەکو بربەستێک بەکاردەهێنرێ بۆ هەژمونی سۆڤێتی جاران. لە پشت ئەم داخوازیەوە بە تاکید ئەمریکەکان زۆر یارمەتی و زۆر پشتگیری کلێسا دەکەن بۆ ئەوەی سنوورێکدا بنرێت بۆ سۆڤێت، چونکە بە مولحد و بە خوانەناسیان لە قەڵم دەدا جگە لە بەرژەوەندیە مادیەکان و بەرژەوەندیە ئابووری و سیاسەکانی ئەو سەردەما. بەڵام ئەمڕۆ بە بڕوای من پاپا ئەو ڕۆڵەی جارانی نییە، بەڵام لە هەمان کاتیشە بێگومان ستایش دەکرێت لایەن دەوڵەتانەوە، وەکو جەنابەت ئاماژەت بۆی کرد لەلایەن بایدنەوە بە تاکید، چونکە بایدن لە هەمان کاتیشە کاتێ ستایشی پاپا دەکات ئاوڕێک لە دەنگدەرانی خۆشی دەداتەوە، دەنگدەرانی ئەمریکی کە زۆربەی کە بەشێکی زۆریان کاسۆلیکن و هەندێکشیان پرۆتستانت. پاپا پەیامی ئاشتی و پێکەوەژیانی لەگەڵ خۆیدا برد بۆ عێراقیەکان لەو پەیامەی پاپا بۆ ئاشتی تێگەیشتون؟ بە بڕوای من عێراقیەکان ئاشتیان دەوێت، بەڵام زەمینە سازی بۆ ئاشتی ئیشێکی گرانە و بەرنامە ڕێژی دەوێت و زەمینە سازی دەوێت و لێک تێگەیشتنی دەوێت و تاکو ئێستا لە عێراقدا ئەم لێک تێگەیشتنە لە نێو حیزبەکانان نییە، چونکە بەرژەوەندی ئایدۆلۆژی و بەرژەوەندی مەسەبگەرایی و بەرژەوەندی تەسکی حیزبایەتی ڕێگرە لەوەی کەوا لاپەڕەیەکی نوێ هەڵبدرێتەوە کە ئاشتی تایدا لە ئاسۆدا ببینرێ و ئیشی بۆ بکرێت. ئەوەی کە ئێستا ئیمڕۆ عێراق گەیشتوێتی لە 2003 تاکو ئێستا بە کۆمەڵێک قۆناغی زۆر ئاڵۆزە تێپەڕیوە، بۆیە گەیشتۆتە قۆناغێک کە
زەحمەتە بە ئیعازێکی دەرەکی کە لە پاپاوە بێ یا لە غێری پاپاوە بێ بتوانێ ڕۆڵێکی سحری ببینێ بۆ ئەوەی ئاشتی لە عێراقدا سەقامگیر بێت. بە بڕوای من هیچ چارەسەرێک لە دەرەوە نایە، چارەسەرەکان دەبێت لە ناو عێراقیەکاندا بە پلەی یەکەم گفتوگۆی لەسەر بکرێت و بەرنامە ڕێژی بۆ بکرێت و ئەمەش زۆر زەحمەتە، چونکە عێراق تاکو ئێستاش وەکو پشتەوەی ئێران تەماشا دەکرێت بەو مەبەستەی کەوا میلیشیا و حزبە شیعەگەرەکان ئەوەندەی جۆڕایەڵی پلان و بەرژەوەندیەکانی ئێرانن ئەوەندە بەرژەوەندی عێراق نابینن، چونکە دەزانن ئەگەر بێت و ئێران لاواز و سست بێ یا و ڕژێمە نەمێنێ ئەوانیش بە حکمی ئەو پشت بەستنە بە ئێران ئەوانیش ئەو هەلو مەرجانیان بۆ ناڕەخسێکە بتوانن بەردەوامی بە حکومڕانی بدەن. پاپا لە وتارەکانیدا زۆر جار جەختی لەوە دەکردەوە کە نابێت ناوی خوددا بەکار بهێنرێت بۆ ڕەواییدان بە کوشتن و بۆ هەر کارێکی خراپە. ئەکرێ وا لەم پەیامەتێ بگەین کە بڵین ڕۆڵی ئاینەکانە پێویستە بەرەنگاری هەموو دیاردەیەکی وەکو تێرۆریزم ببێتەوە. خۆی ڕاستیەکەی کلێساس لە مێژوودا هەمان ڕۆڵی بینیوە کە سیاست و دینداری و حکومداری تێکەڵ کردووە. دەزانین ینی بە قۆناغی زۆر ترسناکدا تێپەڕی محاکمەکانی تەفتیش یا پسولەی لێبوردن یا سوتاندنی ئەو کەسانی کە بەناوی بیدعەی دینیەوە هەتا دوایی. بەڵام ئەمڕۆ کلێسا خۆی گەیشتوتە ئەو قەناعەتەی کە ئاین نابێت بەکار بهێنرێت بۆ مەرامی دنیەوی یا بۆ مەرامی سیاسی کە ئەمڕۆ لە دنیای ئیسلامیدا لەلایەن پەیڕەوەیانی مەزهەبی شیعی لە ناو سونیەکاندا ئاین وەکو واجهەیەکی سیاسی دەبینن بۆ ئەوەی کە دەسەڵات بگرنە دەست، وەکو بینیمان لە 2014دا چۆن دەوڵەتی ئیسلامی داعش دروست دەبێت کە ئیسلام وەکو واجهەیەک بەکار دەهێنێ بۆ ئەوەی دەست بگرێ بەسەر پانتاییەکی زۆردا چ لە عێراقا چ لە سووریا وەکو دەستپێکێ بۆی بتوانێت ئەو ناوچەیە بخاتە ژێر جێفی خۆیەوە. بۆ ئەوەی کە ئێمە بگەینە ئەو ئاستەی کە بتوانین ئاین جیا بکەینەوە، ئاین یا با بڵێن ڕۆڵی ئاین هەر ئەو ڕۆڵە بێت کە ئەمڕۆ کلێسا هەیەی پێویستمان بەڕاستی بە هەنگاوی زۆر کردەیە، ینی ئیشکردن لەسەر گوتاری ئاینی، ئیشکردن لەسەر کۆنتێکست باسی ئەو سیاقە مێژوویانە بکەین کەوا دەقی ئاینی تیاسەر هەڵەدا چ دەقێک حکمی ئێستای نییە بەڵکو حکمێکی مێژووی هەبووە، شەن و کەوکردن و خوێندنەوەیەکی نوێ پێشکەش بکرێ، کرۆکی ئاین بپارێزێ لە دەست تێوەردان و بەکارهێنانی بۆ سیاست. ئمڕۆ لە عالمی ئیسلامیدا دروستبوونی حزبی سیاسی ئیسلامی لە برەودایە. مامۆستایانی ئاین دەبێت هەوڵ بدەن گوتاری ئاین لە خزمەتی ئێستادا بەکاربهێنن، نەک زیندووکردنەوەی سیاقێکی مێژووی و سەپاندنی ئەو ئاەتانە بەسەر ئەمڕۆدا. هەروەها قوتابخانە و پەیمانگە ئاینیەکان دەبێت بەرنامەکانیان بە شێوەیەک ڕێک بخرێ و بەرنامە ڕێژی و بۆ بکرێت کە بتوان دەرێت هەرچ ڕەگەزێک هەیە کە ئاماژە بۆ تونند و تیژی دەکات لا ببردرێت. و هەروەها لە هەرێمیش بە پلەی یەکەم ئیشکردن لەسەر دام و دەستگا پەروەردەییەکانە وانەکانی ئاین ببێتە وانەی ئەخلاق، وانەی ئەخلاقیش مرۆڤی ئێمە پەروەردە بکات لەسەر لێپرسراوی، لەسەر ئەوەی کە دیالۆگ دروست بێت لە بینی ئاینەکانە و هەروەها ئاین بخوێنن، ینی نەک تەنها ئاینی موسڵمان بەڵکو مێژووی فکری ئاینی و سەرهەڵدانی بکرێنە بەرنامەکانەوە بۆ ئەوەی مرۆڤی ئێمە ئاسۆی فراوانتر بێت لە خوێندنەوەی یان بۆ دەقی ئاینی.
دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت پاپا لە سەردانەکەیدا بۆ عێراق چی بینی گوێ لە چی بوو وەکو دەڵێت دوو ڕوانینی جیاواز دەنگی ئازار و مەینەتیم بیست لە هەمان کاتیشدا دەنگی هیوا و هاسۆزیشم بیست ئەمەش ئەو هەوڵە بێوچان و ماندوونەناسەی دامەزراوە ئاینیەکانی هەموو ئاینەکانە سپاس بۆ کڵێساکانتان و هەموو ڕێکخراوە خێرخوازەکان کە یارمەتی و کۆمەکی خەڵکیان کردووە لەم وڵاتەدا و بۆ بنیادنانەوە و بژاننەوەی کۆمەڵایەتی. شاری مووسڵ بەهۆی هێرشە تێرۆرکاریەکانی دەوڵەتی ئیسلامیەوە بەشێکی بەرچاوی شارەکە وێران بوو. لە مووسڵ ئەوەم وت کە هەستم پێکرد لە بەردەم کڵێسایەکی ڕووخاودا وەستام و هیچ قسەیەکم بۆ وتن پێ نەبوو شتێک بوو جێی باوەڕکردن نەبوو نا هەرگیز جێی باوەڕکردن نەبوو نەک هەر ئەو کڵێسایە بەڵکو و کڵێسا و مزگەوتی تریش وێران کرابوون ئەوانە چاویان بە خەڵکی ئەو ناوچەیەدا هەڵ نەدەهات بەڕاستی ئەو دڕندایەتی مرۆڤ جێی باوەڕ نییە. ڕێبەری باڵایی کڵێسای کاسۆلیکەکانی جیهان داوا دەکات لە بەرامبەر تێرۆریزمدا هیچ کەس و لایەنێک بێدەنگ نەبێت. شەڕانگێزی و توندڕەوی و توندوتیژی لە هەناوی ئاینەوە نەهاتۆتە دەرێ ئەوانە هەمووی خیانەتکارن لە ئاین ئێمەی خاوەن بڕوایانی ئاینی ناکرێت بێدەنگ بین کاتێک تیرۆریزم پێشێلی ئاین دەکات. پاپا فرانسیس جەخت دەکاتەوە لەوەی کە ئاشتی بۆ هەموو کۆمەڵگەکان لە جیهاندا پێویستە. ئاشتی پێویستی بە براوە و دۆڕاو نییە بەڵام خوشک و برای پێویستە لەو هەموو تێگەشتانەی لە ڕابردوودا هەبوون ڕێگەیەکەیە تا لە قەیرانەوە بمان بات بۆ یەکگرتووی دەبا لە نوێژ و نزاکانماندا ئەو داوایەمان هەبێت بۆ هەموو ڕۆژەڵاتی ناوەڕاست لێرەشدا مەبەستم لە سوورای بەشەڕ وێران بووە. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. دکتۆر ئەحمەد وەکو گوێمان لێبوو پاپا جەخت لەوە دەکاتەوە کە ڕێکخراوە تێرۆریستیەکان پرەنسیپە ئاینیەکان بەکاردێنن بۆ ڕەواییدان بە کردە تێرۆرکاریەکانیان پرسیارەکە لێرەدا ئەوەیە چۆن دەکرێت ئەو ڕێکخراوە تێرۆریستیانە لە بەها ئاینیەکان دابماڵدرێن. بەڵێ هەروەکو باسم کرد بەڕاستی دەبێت با بڵێن مامۆستایانی ئاینی لای ئێمە خوێندنەوەیەکی هاوچەرخانەیان هەبێت بۆ ئاین یعنی بەو مەبەستەی کە لایەنە ڕۆحی و لایەنە ئەخلاقیەکانی ئاین وەربگیرێ نەک تەمەشای ئاياتەکان بکرێت بە شکلێکی زۆر زۆر حرفی چونکە دەبێت ئێمە لەوە تێبگەین کە هەر ئاەتێک لە سەردەمێکە بۆ مەبەست و بۆ خواستێکی دیاری کرا و ئیشی پێکراوە. ئێستا ئێمە لە گۆڕانکاری گەورەداین لە دنیادا هەمان سیاق و هەمان کۆنتێکستی کەلتوری و کۆمەڵایەتی و ئابووری و تەنانەت تێگەیشتمان بۆ ئاوین گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەمە بەو مانایە دێت کە ئێمە جارێکی تر بەو دەقە ئاینیانە بچینەوە وا لە خوێندنەوەیەکی نوێیان پێشکەش بکەین بۆ ئەوەی یعنی بۆ ئەوەی تەبایی دروست بێ لە بینی مرۆڤەکانە بۆ ئەوەی لێک تێگەیشتن هەبێت ئاین دەبێت وەکو پێکاتەیەک تەماشا بکرێت ناو کۆمەڵگا نەکە بێتە پێکاتەیەکی سەرەکی ئەماگەر بێت و بە وردی شی بکرێتەوە و بخرێتە ژێر میکرۆسکۆب و بە وردی ئیشی لەسەر بکرێت من تەسەورەکەم چەندەیەکی تر مرۆڤی لای ئێمە بەنەوەیەکی تر تەمەشای پەیوەندیەکانی خۆی دەکات لەگەڵ خوددا پەیوەندیەکانی خۆی دەکات لەگەڵ دەقی ئاینیدا ینی جارێکی تر دووبارەی دەکەمەوە ئاین نەبێتە ئەو پەیژەیی کەوا سیاسەکان بتوانن بەسەریا سەرکەون بۆ ئەوەی دەسێن بەسەر حکومڕانی دنیەویدا گیر بێ.
دکتۆر پەیامەکانی پاپا لە سەردانەکەیدا بۆ عێراق بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە چەندێک یارمەتی دەردەبێ بۆ ئەوەی پێکەوە ژیانێکی ئاشتیانە بۆ کەمایەتیەکان دابین بکرێت لە عێراقدا لەسەر بنچینەی مافی هاوڵاتی بوو. بەڕاستی لە عێراق پێشێلکردنی مافەکان تەنها کەمایەتەکان ناگرێتەوە. ئێمە تەمەشا دەکەین سونیەکان لە دەستپێکی دروستبوونی دەوڵەتی عێراقیەوە نزیکەی 80 ساڵ حکومڕانیان کرد، هەم شیعە لە پەراوێز بوون و هەم کوردیش کەوتە پەراوێزەوە. بەڵام لە 2003 بەدواوە ئیتر شیعەکان دەسەڵات دەگرنە دەست، سیر دەکەن سونیەکان پەراوێز دەخرێن و هەردوو لاش ینی حکمی سونی بێت یا حکمی شیعی بێ بە چاوێکی ترەوە تەمەشای کوردیان کردووە. من دەپرسم ئایا گەر بێت و سبەینێ کوردیش حکومڕانی لە بەغدا بگرێتە دەست هەمان کار ناکات. ینی لە کۆتاییدا کڕۆکی بابەتەکە ئەوەیە ئێمە دەبێت تێگەیشتنمان هەبێت بۆ حکومڕانی، ینی چۆنیەتی حکومڕانی نەک لەسەر ئەساسی کەمینە و زۆری نەبێت. چونکە لە مۆزاییکی عێراقیدا هەمیشە کەمایەتی هەیە و هەمیشە زۆرینە هەیە. ئەگەر بێت و ئێمە بەو چاوە تەمەشامان کرد بێگومان هەمیشە کەمینەکان بەشکراو دەبن لەم حکومڕانیەدا. پاپا دکتۆرەگەر یارمەتیم بی پاپا کۆبوونەوەیەکی تایبەتی هەبوو لەگەڵ ئایەتوڵڵا عەلی سیستانی ڕابەری شیعەکانی عێراقدا. بۆ لە ئێستادا ئەو کۆبوونەوەیە دەبێ هەرچەندە دەشزانین ینی ئەو کۆبوونەوەی ڕەهەندێکی زۆر لە خۆ دەگرێت. بڵێ ئەمە لەلایەکەوە ڕەنگ بێت ئاماژە بۆ ئەوە بێت کەوا سیستانی وەکو مەرجەیەکی شیعی لە عێراق تەمەشا بکرێت و ڕەنگیشە لە هەمان کاتە ڕووسپیکردنی شیعەکان بێت لە عێراق و لە هەمان کاتیشە جیاکردنەوەی مەرجەی سیستانیە لەگەڵ مەرجەی قوم کە دوو مەرجەی ناکۆکن بۆ سەبارەت بە ویلایەتی فەقیه. بەڵام سیستانی هەروەکو خۆشی گوتی من زۆر بێ ئومێد بوومە لە سیاسەکانی عێراق. ینی پرسیارەکە ئەوەیە ئایا سیستانی تاوکو چ ئاستێک جڵەوی بەڕێوەبردننی شیعەکانی عێراقی بەدەستەوە ماوە، چونکە لەم ماوەیە لە 2003 بە بۆچوونی من ئەم حیزبە شیعیانە جگەلەوەی کەەوە میلیشایان دروست کرد و حەشدی شعبی دروست بوو، ئەم لە ناو خۆیانە هەندێک جا ناکۆکن لە بەرژەوەندەکانیان بەرێک دەکەوێت و لە هەمان کاتیشە بەرژەوەندەکانیان ڕێگاژوو بووە بە نەوعێ کە ڕەنگ بێ دوجار پێویستیان بە سیستانیش ئەوەندە نەبێ، بەڵکو مەرجەی ئەوان ڕەنگ بێ ئێران بێ زیاتر، چونکە لە کۆتاییدا جارێکی تریش سیستانی خاوەن هێزێکی مادی نییە، تەنها هێزێکی ڕوحی و معنەویە، بەڵام ئێران دەبینین لە هەژمونی بەکاردێنێ و خاوەن دەسەڵاتێکی زۆرە حکومڕانیەکی زیرەکانە بەڕێوە دەبن بۆ ئیدارەدانی قەیرانەکانیان و ئیمڕۆ دەتوانین بڵین لە ڕۆژهەڵاتی ناوەند دەستیان زۆر دەڕوە لە عێراقەوە بۆ سووریا بۆ لوبنان تەنانەت بۆ یەمەنیش بۆ شوێنی تریش. ئەمە لە دەسەڵاتی سیستانی دانیە. کەواتە بەمانایش کە ئەکرێ ئەم سەردانەی پاپا بۆ عێراق وە کۆبوونەوەکەی لەگەڵ سیستانی وەک پەیامێک بۆ ئێران لی تێبگەین؟ دەتوانین لی تێبگەین بەو شێوەیە، بەڵام چ گرنگیەکی هەیە؟ خۆ ئەمە یەکەم پەیام نییە کە دەدرێتە ئێران و دوا پەیامیش نییە. تەنانەت ئەمریکەکان ناو بەناو پەیامی توندیان بۆ دەنێرن، ئەوروپیەکان کەم تا زۆر بە شکلێکی ڕەخنە ئامێزەوە تەمەشای ئێران دەکەن، بەڵام ئێران تاوکو ئێستا سڵی نەکردوتەوە. سەرڕای ئەوەش کە ئیسرائیلەکانیش هەندێک جار لە لوبنان و با بڵێن لە سووریا تەنانەت لە عێراقیش لێیان دەدەن و کەسیان لێ دەکوژن و ینی نایەڵێن بە ئیسراحەتی بنکەکانی خۆیان بپارێزن، بەڵام ئێران تاکو ئێستا بەردەوامە، چونکە ئێرانیش دەزانێت ئەگەر بێت و لەم نەهجەی بەردەوام نەبێ هەڵەوەشێتەوە. بۆیە من بە تەسەوری من تا ئاخر نەفەس ئێران بەردەوام دەبێت
نا پەیامی پاپا لەم لەحزەیەدا دەتوانێت کاریگەری هەبێ، نا سیاسەتی ئەمریکیش بە تایبەتی کە بایدن ئیمڕۆ لەسەر حکومە نازانین تا چ ڕادەیەک دەتوانێت بێتە بربەست دروست بکات بۆ ئێران. بەڵام ئێمە لە دوجار دەبێت بە ئومێدەوە تەماشای سەفەرەکەی پاپا بکەین، با دەرچەیەک بۆ ئومێد هەر بمینێ، بەڵام دەبێت بە شکلێکی بابەتی ئەخوانیش تەماشای بکەیت کە نفوزی یا سنوورەی کە ئەو جوغزەی کەوا پاپاش تێ ئەزولێتەوە جوغزێکی زۆر بەرفراوان و گەورە نیە. باشە دکتۆر ئایەتوڵا عەلی سیستانی ڕابەرایەتی بەشێکی موسڵمانەکان دەکا، بەشی شیعە، ئەی بۆ سوننەکان چۆن هەست دەکرا لە میانەی ئەم سەردانەی پاپادا سوننەکان کە ئەندازەیەک لە پەراوێزنرا؟ بەڵێ سوننەکان لە 2003 بەدواوە بەڕاستی سیاسەتێکی زۆر خراپیان ممارەسە کرد. ئەم سیاستە ژوایی لێ کرد کە خاوەن گوتارێک نەبن، خاوەن مەرجەیەکی دیاریکراو نەبن، نە سیاسی نە ڕۆحی. ئیمڕۆ بە شکلێک پەرتەوازە بوونە کە تەنانەت کەسانێکی واشیان نییە کە خاوەن پێگەیەکی وابن کە قسەکانیان بڕوە، ئەمە وای کردوکەوا پێگەی سونی کە زۆر 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 لاواز بێت کە بازدان بەسەریانە زۆر ئاسان بێت، چونکە سونەکانی عێراق وەکو هەتی و ئمڕۆ تەماشا دەکرێن. تورکیا هەوڵ دەدات یارمەتیان بدات، بەڵام تورکیاش دیسانەوە لەبەر ئێران ناتوانێت هەموو کاغەزەکان و هەموو کارتەکانی بەکاربێنێ. پێچێ سعودی پشتی لێ کردبێتن، بەقەد ئەوەی شیعە پاڵپشتی هەیە، سوننا لە عێراقا پاڵپشتی نییە. ئەم بێ پاڵپشتی وای لێ کردووە کەوا پەرتەوازە بن و ئمڕۆ لە گۆڕەپانی سیاسی عێراقیدا جێگەی پێگەیەکی وانە بن کە حسابیان بۆ بکرێت. پاپا فرانسیس و ئایەتوڵا عەلی سیستانی دکتۆر توانیان پەیامی ئاشتی بگەێنن، پەیامی هاوبەش؟ بەڵێ مرۆڤی ئاینی یا پیاوی ئاینی هەمیشە باسی ئاشتی دەکات، بەڵام چۆن ئەم پەیامە تەرجمەی سەرواقع دەکرێت، چۆن دەکرێت وا بکات گۆڕانکاری دروست بکات. ئەمە بەڕاستی لە پەیام گەورەترە، پێویستی بە تەرجمەیەکی مادی هەیە، تێگەیشتنێکی تەواو و ورد هەیە، و ئەماش دەبێت پسپۆرانی بەشە جیاوازەکان هەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی پەروەردەییەوە، لە ڕووی دینیەوە، لە ڕووی مەزهەبیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی لەشکریەوە ئیلا ئاخری دەبێت ئیشی لەسەر بکرێتە تاوەکو ئەو زەمینە سازیە بکرێت. من بڕوا ناکەم بە پەیامی ئاشتی. ڕاستە ئەوەی کازمی دوا بە دوایی سەفەرەکەی پاپا پەیامێکی بڵاو کردەوە کە دەیەوێت مێزگردێ دروست بکات نیشتیمانی بۆ ئەوەی عێراقیەکان چ بە کورد و بە بەشەکانی ترەوە لە دەوری مێزەکە کۆ ببنەوە. بەڵام من بڕوا ناکەم هەلومەرز لەبار بێت بۆ بەڕێوەبردننی بۆ پێشخستنی گوتارێکی وە، چوە کازمیش خۆی پێگەیەکی زۆر بەهێزی نییە لە عێراق. دکتۆر پاپا لە هەولێریش پێشوازی لێکرا لە ستادیۆمی فرانسوا حەریری مەراسیمی نوێژ و نزای بەڕێوە برد. بۆ خۆت دەزانی لە هەرێمی کوردستاندا ناکۆچیەکی سیاسی ئێجگار قوڵ هەیە. هەولێر توانی وەکو پایتەختی هەرێمی کوردستان ئەو ناکۆچیە سیاسی بشارێتەوە لە پێشوازیکردنی پاپادا؟ ڕاستیەکەی تێکڕێ ئەو قسانی کە کردمان سەبارەت بە عێراق بۆ کوردستانیش ڕاستە. مەبەستم ئەوەیە دوورکەوتنەوە و جیابوونەوەی حیزبە کوردیەکان لە یەک ئەگەر بە شکلیش یەکێتی و پارتی و گۆڕان نزیکن لە یەک، بەڵام ئەم نزیک بوونەوەیە لەسەر بنەمای ئەوە نیە کە خزمەتێکی گشتی بکا بە هەموو کورد. بۆیە تەمەشا دەکەین بەکارهێنانی لاواز، ینی مەبەستم ئەوەیە ئەم لێکجابوونەوە وای کردووە کە کورد هەرێم ینی بە شکلێکی دقیق پێگەی زۆر زۆر لاواز بووە. ڕاستە ویستیان بەکاری بێنن، ینی
ئەم سەفەرە بەکاربێنن بە تایبەتی دوای ڕێفەراندۆم جۆرە با بڵێن تعتیمێکی ئەعلامی و سیاسی لەسەر هەرێم هەیە هەوڵ دەدەن ئەمە وەکو دەرچەیەک بێت بەڵام تا چ ڕادەیەک حکومدارانی یا دەسەڵاتدارانی هەرێم ئیش لەسەرەوە دەکەن بە بڕوای من شتێکی کاتیە شتێکی پرۆپاگەندە و ڕێکلام و ئەعلامێک تێپەڕ ناکە چونکە دیسانەوە دەبوو کورد پێشتر خۆی ئامادە بکردایە بە باشی بۆ ئەوەی هەرچی خیتابێک پەیامێک کە لە دەرەوە دێ یەکسەر ئاوێتەی خیتابی خۆی بکات و شتێکی تری لێەوە بەرهەم بێنێ ئەمە لە 2023 دەبوایە تاکو ئێستا ئیشی لەسەر بکرایە نەکراوە یعنی سەر لە پڕێکە پاپا ناتوانێت گۆڕانکاریەکی جەوهەری دروست بکات لە ناو هەرێم بەڵام دیسانەوە خراپ نییە ینی لە خلالی ئەم سەفەرەیە دنیا شاری هەولێری بینی ئۆکەی هەولێریان بینی بەڵام ئەی دوای ئەوە نازانێن ینی من تەسەوڕەکەم بۆ بڕواز ناکەم شتێکی ئەو تۆی لێەوە بەرهەم ببێ ئەگەر بێت ئێمە خۆمان لە ناوەوە ینی ئامادەکاری و ئامادەسازی تەواومان نەبێت بۆ دروستکردنی هەلومەرجی نوێ لەسەر بنەمایەکی نوێ دکتۆر دەگەڕێمەوە بۆ لای بەڕێزت ئەڵبەتە بەر لە سەردانەکەی پاپا زۆر ڕاهەبوون کە ئاماژەیان بەوە دەکرد کاریگەری ئەرێنی دەبێ ئەم سەردانە بۆ گەڕانەوەی کریسیانەکان بۆ زێدی خۆیان. Christians, he will encourage them to persevere. پاپا ئاهانی کریسیانەکان دەدات بۆ دان بە خۆداگرتن هەروەهاش بۆ دروستکردنەوەی متمانە لەگەڵ دراوسەکانیاندا هاندانی خەڵک بۆ گەڕانەوە ئەرکی پاپا نییە بەڵکو ئەرکی حکومەتە ڕەوش و ئاسایش و دەرفەتی کار و پێداویستیەکانی دیکەش دابین بکات لەوانەیە هەندێک کەس بتوانن بگەڕێنەوە ئەگەر ڕەوشەکە ئاسایی بێت و ژیانیان پارێزراو بێت و ڕەوایی هەبێت ئەمەش تەنها ئەو کاتە دێتە ئاراوە کە لە عێراقدا سیستەمێکی دیموکراتی هەبێت لەسەر بنچینی هاوڵاتی بوون و جیاکردنەوەی ئاین لە دەوڵەت. ڕێبەرانی کریسیان لە عێراقدا ئاماژە بەوە دەکەن کە دیالۆگی نیشتیمانی و هەروەها پێکەوە ژیانی ئاشتیانە تاکە ڕێگەیەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان. المنكوبة موصل مدينة مدمرة إلى اليوم الساحل الأيمن موصل شارێکی مەینەتبار و وێرانکراوە ئەوە تا لە ڕاستی مووسڵ خاپورە هێشتاش تەرمی لێماوە جا پاپا لە مووسڵ دەبێت ئەمەیە بەرەنجامی توندڕەوی و تیرۆریزم کە بەرەنجامێکی کارە ساتاویە شەڕ و توندڕەوی بریتین لە تەنکاڵچنین بە ژیانی خەڵک و کۆنتڕۆڵکردن هەر بۆیەشە هیچ چارەسەریەک بە دوای خۆیدا ناهێنێت ڕێگەی چارەسەرکردن بریتە لە دیالۆگی شارستانیانە و تێگەیشتن لە یەکتری نەک قەیران و شەڕ باشترین نمونەش شەڕی مووسڵە کە دەکرێت بڵێم ئێستا وەک هێرۆشیمایە. بێگومان ئەم پرۆسەی چارەسەریەش پێویستی بە کۆمەڵێک هەلومەرج هەیە. القيم الإنسانية والدينية المشتركة بڵاوکردنەوەی بەها هاوبەشەکانی مرۆڤایەتی و ئاینی خۆشەویستی و سنگفراوانی دانپیانان بە یەکتردا یەکتر قبولکردن ڕێز لە یەکترگرتن ڕێزگرتن لە ژیان پیرۆزە ڕێزگرتن لە داهاتی گشتی پێویستمان بەم هەموو دروشمە گەورانە هەیە کە بەداخەوە لە 18 ساڵی ڕابردوودا لە دەستدراون هەر بۆیە ئێمە لە پاشە کشێداین ئەگەر عێراقیەکان هەز نەکەن ئەوە بەرەو خراپتر دەڕۆین پاپا دەڵێت ئەگەر ئاشتاوایی نەبێت و لەگەڵ یەکتر لێبوردە نەبین ئەوە ینی کۆتاییمان پێدێت. لە دوانەکانی پاپا ڕنگدانەوەی هەبووە تەنانەت لەسەر بەشەکانی تری کریسیانەکان لە عێراقدا. لەم دیدارەدا پێویستە فێری یەکتر قبولکردن ببین و دیوارەکان بشکێنین هەرگیز نابێت ئەم دیوارە کۆنکرێتیانە بمێنێتەوە لە نێوان ئاینەکان و مرۆڤایەتی و وڵاتانیشدا ئەمەش ئەو پەیامە گرنگەیە کە پاپا لەگەڵ خۆیدا هێناوێتی. موسڵمانەکانیش پێکەوە ژیانی ئاشتیانە بە گرنگ دەزانن بۆ ئایندەی خۆیان. ئێمە ئەو پێویستیە دەبینین بۆ کرانەوە لە نێوان جیهانی کریسیانی و جیهانی ئیسلامدا تابیرکردنەوەکان پێک بگەن و نزیک بن لە یەکتری و خوێندنەوەیەکی دروست و وردمان بۆ یەکتر هەبێت لەبری ئەوەی ڕواینێکی تێکدەرانە هەبێت.
دکتۆر ئەحمەد سەرۆکوەزیری عێراق بڕیارێکی دەرکرد کە ڕۆژی 6 مانگی سێ ببێتە ڕۆژی ئاشتەوایی لە عێراقدا و ڕۆژی دیالۆجی نیشتیمانی و هەموو ساڵێکیش یاد بکرێتەوە. ئایا ئەکرێ ئەمەوەها ببینین کە عێراق هەنگاو دەنێ بەوەی بەرەو ئەوەی کە دەوڵەتی هاوڵاتی بوون بێتە ئاراوە لە وڵاتەدا؟ خۆی پرسیارەکە دەبێت بە جۆرێکی تر بکرێت بۆچی لە 2003 ئێمە نەمانتوانی یا عێراقیەکان نەیانتوانی بە کورد و بە عەرەب و شیعە و سوننە و کەمایەتەکانی تر لاپەڕەیەکی تر هەڵدەنەوە جیاواز بێت لە ئەو مێتۆدەی کەوا ڕژێمی پێشوو پەیڕەوی دەکرد. خۆی دەبێت پرسیارەکە ئەوە بێت نەکراوە و سەبەبانە چییە کە نەکراوە بێگومان دەگەڕێتەوە بۆ ئەقلیەتی حکومداری لە لای ئێمە. لای ئێمە زۆرینە هەمیشە ئەوەی لاواز و کەمینەیە دەیەوێت قوتی بدە. بە حکمی ئەوەی ئێمە لە وڵاتێک دەژین کە کەمینە و زۆری نەمان هەیە وەکو شیعە وەکو سوننا وەکو کورد وەکو تورکمان وەکو یەزدی وەکو کورد و ئاشووری تەنانەت ئەرمەنیش بەڵام سەیرەکەی هەمیشە ماسێ گەورەکە ماسێ بچووەکانی قوت داوە وەکو چۆن کاتی خۆی سونیەکان لەسەر حکوم بوون بە تایبەتی لە قۆناغی ڕژێمی سەدام حوسێندا هەموو مافە بنەڕەتەکانیان قۆرخ کردبوو بۆ لایەنگرانی خۆیان بۆ دام و دەستە و هەتا دوایی. ئێستا شیعەکان وەکو لە سەرەتاشە ئاماژەم پێ کرد هەمان مێتۆد پەیڕەوی دەکەن. ئایا ینی مەبەستم ئەوەیە ئێمە دەبێت بەڕاستی لە خەسڵەتەکانی حکومڕانی قسەی لەسەر بکرێت بە جددی. یعنی ئەگەر بێت و ئێمە دیموکرات بین یا بڕوامان بە مافی مرۆڤ هەبێت بڕوامان بە یاسا هەبێت دەبێت سەرەتا مافی مرۆڤ یاساکان لە خزمەتی لاوازەکان هەبێت لە خزمەتی کەمینەکان هەبن سەرەتا ئەوان زیاتر پێویستیان بەوەیەکەوە شتێکی سەرەکی هەبێ لە دەسەڵاتداریدا کە پارێزگاریان لێ بکات. ئەمە دەبینین عێراقدا لە 2003 نەک لە 2003ەوە بەڵکو لە قۆناغی دروستکردنی لە سەردەمی دروستکردنی عێراق و تاکو ئێستا پەیڕەوی دەکرێت. بەڵێ دکتۆر ئەگەر بکرێ بە خێرایی وەڵامە بدەیتەوە شیعەکان و سوننەکان لە عێراقدا هەمان پێناسەیان هەیە بۆ تێرۆریزم؟ بەتاکید وەکو چۆن بۆ تورکیا کوردی باش و کوردی خراپ هەیە هەمان تێڕوانین هەیە لە بینی شیعەکان و لە بینی سوننەکانە. یعنی بۆ شیعە سوننەکان تیرۆریستن و بۆ سوننەکانیش شیعەکان بەستم حەزبی شەعبی و هەندێک میلیشیاکانە تیرۆریستن. بەڵام ئەگەر ئێمە بێت و پێناسەیەکمان هەبێت بۆ تیرۆریسم لە دەرەوەی مەزهەب و لە دەرەوەی خوێندنەوەیکی ئاینی ئەو کاتە دەگەینە تێگەیشتێکی هاوبەش چێ بە تیرۆریسم لە قەڵم بدرێت. بە تاکید لە بینی شیعەکان و سوننەکان هەمان تێگەیشتنمان نییە بۆ تێرۆریسم بەڵکو لایەنێک دەیبینێت وەکو حقێکی مەشروعە بۆ حکومداری بەشەکەی تریش بە پێچانەوە دەیبینێت. دکتۆر ئەحمەد سوپاست دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتن سوپاس و پێزانینم بۆ شرۆڤەکردنەکانت. زۆر سوپاس. هەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا بەیەگەیشتنەوەی داهاتوومان ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵین.